ئەیتیئەمەکانی بانکی بازرگانی عێراقی TBI لە سلێمانی تووشی کێشەی تەکنیکی گەورە بوون لە پێدانی موچە و سەدان موچەخۆر دوای هەوڵدان لە ڕێی ئامێرەکانەوە هەژمارەکانیان سفر بۆتەوە بێ ئەوەی 1 دینار وەربگرن. ئێستا تۆ معقولە 64 نەفەریان بەڕێ کردو بۆی مەعاملەکەیان چاک بکە کارتەکەیان بۆ چاک کرد یەکێکی تێڵە 700 نەفەرم لە پێشە وەڵای بەخوا قبوڵ ناکە ئێستا ئێمە کێشەمان لەگەڵ نیە ئەمە پێشکەوتنە لە هەموو ئەوروپا و جیهان هەر وڵاتە پێشکەوتەکان ئیش بەم نوعە کارتان دەکەن بەڵام لای خۆمان نازانم ڕاوێژکاریان لێزانیان ئابووری ناسیان تۆ گەورەترین مشکل لە هەموو وڵاتەکە پێش جەنگیش ئابووریە برە تۆ بێ سەرەتا بازاڕەکەت بکەی بە کارت خەڵک بتوانێت بەم کارتە شت بکڕێ ئەنجا تۆ موچەخۆرەکانت بەکاردیان هەبێت تۆ هەمان تاسو هەمان بەس عمولەی دەرهێنانی ئەیتیئەمەکە قازانجی خۆیان و تەواو وەرم نەگر وەسڵێکیان پێ بڕن 5,000 ریال لێ سەد بدیانە عمولێ گوتیان چر شەویکە چاوەڕێ بکە ئەمجا بۆ دێت ئێستاش وەرم نەگرتو 8 زۆرینەی خەڵک ئەوەیە کاگەر لە ڕانیەوە قەڵازیەوە نازم لە شارەکان و مەسروفیان گوە من تا ئێستا 6 جارات و وەڵای هەر ئەکینە جیازەکە بە زۆرەکەی بەتاڵمانەداتێ لۆدێکی زۆر و نۆرەیەکی تاقەت پرۆکێن لە بەردەم لقی بانکەکە لە سلێمانی دروست بووە و هاوڵاتیان بە توندی گلەیی لە پرۆژەی هەژماری من و حکومەت دەکەن و دەڵێن بێدەنگی بانکەکە بەرامبەر نادیاری چارەنووسی موچەکانیان قبوڵکراو نییە. خۆچمە لای مدیر کارتەکە لە ڕستی دەیە لە ژوورەوە گەیتە جیازەکە لێ ئەلفنیش نییە لە ژوورەوە ڕستی دەیە لە دەرەوە نییە جیازەکە کەسابەتی بێوەکە نازن چی پێ کەسابەت بە چیوە بۆ پارێ لە ژوورە ڕستی دەیە لە دەرەوە نییە ئێستا لە ژوورۆ لێ ئەم لە کۆمپیوتەر ڕستیدەکەم هەبوو کە هێنی لە جیازای ئەلفنیش ئەڵێ بڕۆ یەکشەمە وەرەوە چوارشەمە هاتم وتی بڕۆ شەمە ئەم یەکشەمە ئەڵێ بڕۆ یەکشەمەگە دەبێت حتا هەفتە بێمان ئەڕۆن نازان خوای نەزان وەڵاڵێ بلوە کراوە ئێدە لە ژووریشۆ بەر ناکەوێت ئەوەنە قەڵەباڵ خەنەبێت و هیچ ئیسپادەی نییە بە کوردی وەسڵ بڕیوە لە ژوورەوە وەرا 3-4 وەسڵم پێ بەڵێ ڕقم چەندی وەڵا 4675 شتی وایە. ئەم دۆخە موچەخۆرانی تووڕە کردووە و داوا دەکەن بە پەلا کێشەکە چارەسەر بکرێت بەو پێی ناکرێت بژێوی هەزاران خێزان بکەوێتە مەترسیەوە و هیچ لایەنێکیش بەرپرسیارەتی گرفتەکە هەڵ ناگرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.